باشبوونی باری دارایی هاوڵاتیان و گەشەسەندنی ئابووری کوردستان لە چەند ساڵی ڕابردوودا پیشەیەکی نوێ لە کوردستان سەری هەڵدا. ئەویش هێنانی کرێکاری بیانی بوو بۆ ناوەوەی کوردستان بە مەبەستی کارکردن لە ماڵ و کۆمپانیا و ڕیستۆرانتەکان. چەند کۆمپانیایەکیش لە کوردستان ڕێگە پێدراون لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ هێنانی ئەم کرێکارە بیانیانە، ئەوانیش لەگەڵ چەند کۆمپانیایەکی ئەو وڵاتانە هەماهەنگیان هەیە بۆ ئەوەی بتوانن ئاسانکاری بۆ ئەو کرێکارانە بکەن بۆ ئەوەی بێن بۆ کوردستان. دەرەگەی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستانەوە چەند کۆمپانیایەک ماڵەتیان پێدراوە کە بتوانن ڤیزە وەربگرن بۆ ئەو هاوڵاتی بیانانەی کە دێنە هەرێمی کوردستان و داواکاری نشینگەیان بۆ بکەن ئیقامە و ئەو کۆمپانیانە بەپێی ئەو ڕێنمایانەی کە لە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستانەوە و گرێبەستیان بۆ کراوە و پابند بوون بەو تعلیماتانەی کە لە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستانە ئێمە ئەوانەی کە لەلایەن وەزارەتی ناوخۆوە ڕێگە پێدراو بێ بە نووسراوی ڕسمی ئاگادار دەکرێنەوە. ئێمە ئەو کات وەک کۆمپانیایە کە ئازاد بێ بۆ ئەوەی ئەو کارە ئەنجام بدا، ئێمە هەموو هاوکاریان نەکەین بەو مەرجەی کە لە یاسا و ڕێنمایەکانی ئێمە دەرناچێت. تەبان پەیوەندی بەوان چۆن ئەکرێت؟ عادەتەن ئەوان بەهۆی بڵێن بیداتی کە بەرەو خەلیج و سعودیا و ئەو وڵاتانە کە ئەڕۆشتن ئەم بڵین کرێکارە ناو ماڵانە بڵێن بە ئەمە وا ناویان لێ بنین لەوەی پێ بڵێن خزمەتکاریان خادیمە، ئەمانە پەنایان برد بە وڵاتێک مەسەڵەن بە وڵاتانی تر ئیشیان ئەکرد. دوایی لە ڕێگای ئەوانەوە مەسەڵەن بڵێن کۆمپانیەکانی ئەوێ لە وڵاتانە تەنسیقات ئەکرێ لەگەڵ ئەوانەی ئێمە پەیوەندیان پەیدا کرد لەگەڵ هەرێمی کوردستان کە بە هاتنی تاکتاکەیان لەگەڵ یان سەفەرکردنی مەسەڵەن خەڵکی ئێمە بەرەو ئەو وڵاتانە کە زۆربیان بۆ سیاحەوشتیش بۆ مەسەڵەن هەندێکیان لە ڕێگای ئەو ئیشانەوە مەسەڵەن بڵێن کۆنتاکیان کردووە یعنی پەیوەندیەکیان کردووە کە بتوانن مەسەڵەن تەنسیق بکەن. ئەوانیش ئەویان پێخۆش بۆ زۆربەی خەڵکەکانیش کە بینیویانە بەم هاتنە مەسەڵەن بڵێن پارێکی باشیان دەسەکەوێت هەر لەوێ خۆیان تەقدیمەکەن بۆ ئەو کۆمپانیایانە مەسەڵەن ئەم ئافرەتانە ئافرەت بێتە پیاو بێ تەقدیمەکە بۆ کۆمپانیای کە داوا ئەکات بڵێن ئیش بکات مەسەڵەن داواکە لە هەر وڵاتێک ئیشی دەستکەوێت. ئێتە ئەگەر لەگەڵ ئێمە تەنسیقیان هەبێت بۆ ئێمە سیڤەکان ڕەوانە ئەکەن، ئێمەش لێرە بەپێی ئەوەی کە مەسەڵەن خەڵکی ئێرە داوای چی ئەکا زیاتریش سەیری ئەوە ئەکەین کە مەسەڵەن ڕغبەت و پێداویستی ئێرە چییە، چ جۆرێ ئافرەتێکیان ئەوێ بۆ ماڵ، ئێمەش تەعامل بۆ شێوازە ئەەکەین کە بەپێی دڵی ئەوان دێنی کە چ نوعیان ئەوێ چ بابەتێکیان ئەوێ کە بتوانین تۆزێک لە یەک حاڵی بین. آخر تعلیماتی کە دەرچووە لە وەزارەتی ما ژمارە 2 ساڵی 2015 کە لەو تعلیماتەدا هەموو ئەو ڕێکارانەی کەەوە کرێکار تێدا دێتە هەرێمی کوردستان و دەست بە کار دەبێتن و کارەکانی دەکات چ لە واجیباتی سەرشانی خۆی، چ لە واجیباتی سەرشانی ئەو شەریکەی کە دەیهێنێتن، چ لە واجیباتی ئەو شوێنەی کە لی کارەکاتن و هەروەها مافی هەرێکێکی لەوانەش لە هەموو شوێنەکاندا. ما طبعا هیچ کەسێک نابێتن لە بیانی بێتە هەرێمی کوردستان بوو کارکردن تاکو مولەتی کارکردنی لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی پێ نەدرێت. باوە بەپێی قانون یعنی هیچ کەسێک ناتوانێتن لە دەرەوەی وڵات جنسیەی عێراقی نەبیت بێتن لە کوردستان کار بکاتن تا ئەمە ڕەزامەندی نەدەینێکەوە ڕازینە بێت کار بکاتن. ئێمەش ڕەزامەندیەکەی ئێمەش بەپێی تعلیماتەکە ڕێکخراوە کە چون دێتن چون داوا دەکاتن چ پێویستە بکاتن و چ پێویستە شەریکە بکاتن تاکو ئەو دێتن. کرێکارە بیانیانە بە هەماهەنگی کۆمپانیاکان و وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ ئەوەی بتوانرێت بە شێوازێکی یاسایی مۆڵەتی ڕێگە پێدانیان پێ بدرێت. بەرلەوەی مۆڵەتی ڕێگە پێدان بەم کرێکارە بیانیانە بدرێت لە ڕێگای پۆلیسی نێودەوڵەتیەوە لەوە دەکۆڵرێتەوە کە ئایا ئەو کەسانە تاوانبارن یاخود نا. تەنانەت پشکنینی تەندروستیشان بۆ دەکرێت بۆ دڵنیابوون لەوەی کە هیچ جۆرە نەخۆشیەکی مەترسیدار و درێژخایەنیان نییە. ئێمە طبعاً هەموو شتێک ئێمە بەپێی قانون دێت، بەڵام تو سەیرەکەی حاڵەتێکە نەخۆشیێکە لە ناکاوە تووشە بێ.
ئێمە هاتنیان طبعا لەگەڵ وڵاتان مەسەن لەگەڵ ئەو بڵین ئەو کۆمپانی کە تەنسیقی لەگەڵ ئەەکەین ئێمە پێشتر داوا ئەەکەین کە مەسەرەن ئەو کەسە کە دێتە لای ئێمە دەبێ لە ڕووی نەخۆشی و تەندروستی و سەحەت و هەموو شتێکی سەلیم بێ پاک بێت فحوساتی بۆ ئەوەی ئەو نەخۆشیە بڵاو نەکاتەوە لێرە ئەو کە بە ئێمە ئەڵێ بن کە ئەو شروطانی لەگەڵدا ئەنێم ئەکید شرتی لەگەڵدا ئەنێم کە ئەگەر هەر خەلەلێکی هەبوو من بۆی ڕەوانی ئەەکەم چکە ناتوانم لێرە وەری بگرم قبوڵی بکەم حکوومەتیش لێرە کە فحوساتی ئێرەش دەکرێت وەری ناگرێت بۆی ئەوان تا ڕادێک بڵێ مەسەلەن مەگەر بڵێ چۆنها لە حاڵاتێکی بووە کە هاتۆتە ئێرە سوودفەی کردو مەسەن نەخۆشیێکی دەرکردویان لە فحسێک سێرێکی دەرنەچوە لەوێ تەنها زۆربیان هەمووی فحوساتیان بۆ ئەکرێ ئەنجە بۆ ئێمە ڕەوانەی سیڤی ڕەوانە ئەکرێت کە هیچ کێشەیەکی نەبی ئەنجا دێ ئێمە لە هەموو جیهەتە ئەمنیەکان و لە شورتەی نێودەوڵەتی ئەنتەرپۆڵەوە ئەوانە بەشێکمان هەیە تایبەتە بەوانە دوایەوەی کە هەم لە ڤیزەکەی کە داواکاریەکە هەم لە ئیقامەکەی و لە دەواازە سنووریەکانیش بە هەموو شێوەیەک هەمانە لە مەناسەفەری دەدەین ئەگەر کەسەکە جێی داواکاری نەبێت و جێی گومان نەبێت بەوەی کە پێشتر تاوانێک یا گرفتێکی نەبوو بێت ئەو کاتە ئێمە بۆی دەکەین کە دواتر هاتە هەرێمی کوردستان و داواکاریەکەی خۆی پێشکەش کرد دەینێرینە مختبەر مرکزی بۆ ئەوی لە ڕووی سەحیشەوە ئایا دڵنیا بینکەوەی کەسێکی سالمە ئەگەر بەو شێوازە یاسایی خۆی کە ئێمە داوای ئەەکەین کەسێکی سالم بێ و جێی گومان نەبێ بە دڵنیایەوە ئێمە نشینگیان پێ دەدەین. شێوازی گرێبەستکردن لە نێوان کرێکارەکان و کۆمپانیاکان و دواتر کۆمپانیاکان لەگەڵ ئەو ماڵانەی کە داواکاریان پێشکەش کردووە بۆ وەرگرتنی ئەو کرێکارانە بە چەند قۆناغێکدا تێپەڕ دەبێ. ئێمە طبعاً شێوازی هێنانی ئەو کچانە چۆنی ئەبێ ئێمە کە لە پاشەوەی کە مەسەل لەگەڵ ئەو کۆمپانی بیانە ئیتیفاقێک ئەەکەین کە سیڤیمان بۆ ڕەوانە بکەن ئێمەش لێرە خەڵکی ئێرە داوای مەسەڵەن ڕۆژانە سەردانمان ئەەکەن کە پێویستیان پێداویستیان پێ عادەتەن ئەوانەی کە کارمەندن کە بڵین یان نەخۆشیان هەیە کە مەسەڵەن نەتوانن خزمەتی بکەن یان منداڵی نەخۆشیانە یان پیریان هەیە پێویستیان پێێتی دێن سەردانی کۆمپانیاکانەوە داوای مەسەڵەن جۆرێک ئەەکەن کە مەسەڵەن بتوانێت لەگەڵ ئەو پێداویستەکەی خۆی بێ ئێمە سیڤیمان هەیە نیشانی ئەدەین پرسیاری ئەەکەین مەسەڵەن بۆ نمونە هەمە ئەڵێ من ئیسلامم ئەوێت عادەتەن ئەمان ئەندەنووسیەکان ئیسلامن زۆربیان یان هەر ئیسلامن دێن داوا ئەەکەن ئەڵێ من بۆ من هیچ جیاوازێکی نییە با نیپالی بێ با فلیپینی بێ بەپێی ئەوەی کە ئەو داوایەکە مە سیڤی پێنیشانە دەین ئەو سیڤی هەموو مۆسەفاتێکی تێدایە هەموو شتەکان کە خبرێ هەیە یان نیەتی خبرەش عادەتەن خبرەکانی لە چی دێت لە وڵاتان ئیشی کردبێ یان لە وڵاتەکەی خۆی مەسەڵەن ئەم ئیشەی کردبێ ئەزانێ زمان ئەزانێ ئەمانە هەموو لە ناوی نووسراوە ئەو ماڵە ئەو سیڤیە هەڵەبژێرێت ئیتر سلسلەی مراجعات هەیە لە دەوائری ئێرە کە ماڵەکەتی تەڵەبێکی ڕسمی ئەکات داواکاری لە بەڕێوەبەراتی کار لە بەڕێوەبەراتی کار کتابی بۆ ئەکرێت بۆ یەک لە ڕۆژنامەکانی کە ڕۆژانە لە هەرێم دەرەچێت ئەم سیفاتە یاخود ئەم پێویستیەی کرێکاریەی ئەعلان دەکرێتن لە ڕۆژنامەکەدا بەو مەرجانەوە یاخود بەو شێوازەی کە خاوەنکارەکە داوای کردیە بوو ماوەی 15 ڕۆژ ئەوجا هەر ئەو ئێعلانە لە سایتی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی کە تایبەتە بە هەماهەنگی لە نێوان کرێکار و خاوەنکار لەوێش ئێعلان دەکرێت بۆ ماوەی 15 ڕۆژ پاش تێپەڕبوونی 15 ڕۆژەکە ئەگەر کرێکاری خومانە خەڵکی هەرێم ئامادە نەبوو کارەکە بکاتن و پێ ڕازی نەبوو یاخود بووی نەگونجا ئەو کات پاش 15 ڕۆژەکە معاملاتەکە بەرز دەکرێتەوە بۆ ئێرە و ڕێگای پێدەدرێت کە کرێکارەکە بێتە هەندێک لە خاوەن ماڵەکان پێیان وایە ئەو کرێکارانە بوونەتە یارمەتی دەرێکی باش بۆ ئەوان و توانیویانە ئەرکێکی زۆر لەسەر شانی ئەوان کەم بکەنەوە. من بەش بە حاڵی خۆم کابردومە بۆ ماڵی خۆمان ئەتوانم بڵێم لە زۆر خەم و خەفەت یعنی هاوکاری کردم زۆر کێشەی لە کۆڵ کردومەتەوە لە ڕووی ئەرکەوە چونکە هەندێک جار هەیە بە تەنیا ناتوانانی ئەرکەکانی ماڵ جێبەجێ بکەیت تایبەتی ئەگەر مۆزەفبی یان فەرمانبەربی ناچاری بەشێکی واجبات ئەرکەکان بەسەر ئەوە بەجێ پیاڵ ئەویش بەباشی جێبەجێەکە و بە دڵسۆزانش ئەیکات بەڵێ سوودێکی زۆریان هەیە ئەو کچانە کە تۆ کچێک بردە ماڵەکەی خۆت ئەوێ حسابی جەرگێکی خۆتی بۆ بکەی حسابی تاکێک لە ماڵە خێزانەکەی خۆتی بۆ بکەیت چونکە 2 ساڵ تەمەنیەکە کە لەگەڵ تۆیایە
ئەو تەمەە ئەبێ وابێت کە وکو حسابی جەرگی بۆکەی نابی وەکو ئەوە حسابی بۆ بکەی کەیکێکی نامەوەی بە خێزانەکەت ئەگەر تۆ حسابە کرد ئەوانیش بەڕاستی یعنی بەڕاستی بەرەو پیریێن بە ئوسلوبەکەی تۆ لەگەڵ تا ئەجوڵێنەوانە خۆشیان ئینسانێکی ژیرن زوو شت تێ ئەگەن و زۆر بەسۆزن عەتفیان هەیە بۆ مناڵە عەتفیان هەیە بۆ خۆ بەڕاستی یعنی شتێکی باش. اسمي أنا ميرا أنا من إندونيسيا. من ناوم میرەیە لە وڵاتی ئەندونوسیەوە هاتوون بۆ کوردستان بۆ ئەوەی کە کارکەم بەر لەوەی کە بێن بۆ کوردستانیش لە ڕێگەی چەند هاوڕەیەکمەوە دەربارەی کوردستان زۆرم زانیاری وەرگرت ئەوان پیانوتم کە کوردستان وڵاتێکی زۆر خۆشە خەڵکێکی باشی تێدایە هەلی کارکردنیشی زۆرە زۆربەی خەڵکی ئەندونوسیا حەز دەکەن بێن بۆ کوردستان چونکە لە ئەندونوسیا با بڵاو بۆتەوەکە لە کوردستان پارێکی زۆر هەیە. मेरो नाम पुनम हो म नेपालदेखि आएको इराक. ناوم پونایە خەڵکی وڵاتی نیپالم هاتووم بۆ ئێرە بۆ کارکردن سەرەتاش بەر لەوەی بێن بۆ کوردستان زۆر زانیاریم لەسەر ئێرە وەرگرت لە ڕێگەی هاوڕەکانم کە پێشتر لێرە کاریان کردبوو لێرە ئەوان بە منیان وت ئەگەر بتوانیت بگەیت بە کوردستان ئەوە دەتوانی پارەیەکی باش پەیدا بکەیت. धेरै राम्रो छन् आफ्नो छोरीहरू जस्तो माया गर्छन् धेरै राम्रो छ. ئەو خاڵەی زۆرترین قسە و باسی لەسەر دەکرێت ئەویش نرخی ئەو کرێکارانەیە کە لە بری ئەو ماوەی کار دەکەن بۆ ئەو ماڵانە بە گوێرەی گرێبەستەکە. نرخەکان طبعاً ئەمە ئەکەوێتەوە سەر شێوازی هێنانەکەی خۆی تقریبان نسبەیەکی تقریبی هەیە لە بینی هەموو کۆمپانیەکان بەڵام وەرەقەیە زیاتر وەرەقەی کەمتر مثلا غانا کینیا مثلا ئەو وڵاتانەی بڵین لە حدودی 25 تا 30 وەرەقەن حتا تا ماوەیەکیش بوو یعنی مانگانەیان $250 بوو بەڵام نیپالی ئەندەنووسی فلیپینی ئەوانە سعریان فەرقی هەیە مثلا نیپالی لە 40 تا 45 وەرەقە بوو یعنی $1000 نیپا ئەندەنووسی 50-55 بوو 60 بوو تا ماوەیەک کە مثلا بڵێن لە هەرێم ئیجازەی ڕێگادان مثلا ڤیزە بوەستێت و ڕێگا نەدەن بێن یان مثلا شتێک بێت سێرەکەس نرخی گران ئەبێت چونکە کچەکان بە زەحمەتتر داخلە بن بۆی نرخیان گرانە بێ بەس ئێستا حالیە لەبەر ئەم قەیرانە کە تەسیری کردووە ئێمە وەکو کۆمپانیەکان ینی زۆربەی کۆمپانیەکان ئەو نرخەمان داگرتووە ینی تا ماوەیەک ئێمە خۆمان بە شێوازی قست ئەماندا نیوە مەبلەغەکانە داوێتتر تا بەشی 4 مانگ ئەکرا بۆی ئەوەی کە زۆر زەرور بێ و پێویستی بەوە بێت بتوانێت ئەو کرێکانە تەڵەب بکات زۆر باش بوو سعرەکانیان گونجاو بوو بەڵام ئێستا نرخەکانیان زۆر زیادی کرد لەوانێ خەڵک ناتوانێت بەو شێوەیە و کوجاران ئەم کرێکارانە ببێنێتە ماڵەکانی خۆی سوودیان لێ وەربگرێت لەبەرەوەی زۆر زیای کرد سعرەکە لەسەر کۆمپانیاش زۆرە بۆی ئەوانش ناچارن بۆ نرخە بیدەنە خەڵک بەڵام زۆرە بەڕای من زۆر زۆر ئەگەر بێت و کەم بکرێتەوە کاتە ئێمەش دەتوانین سوودیانی وەربگرین بەڵام ئەگەر بۆ ڕێژێ بەرزوێ ناتوانین بیان بین خۆی پارەکەی ئەگەر هەت بێ هەتا هەت بێ کەمە بەس ئیستا لە لای ئێمە خۆتانەزانن کەوتونێتە بارێکی خراپەوانێ پارە زۆر کەم بۆتەوانێ نرخەکانی ئەوانیش بەرزە خەڵکی شەیە مەجبورە بیهێنێت ئەگەر ئەوانیش کۆمپانیەکان دای بەزێنن بۆیان بکرێت شتێکی زۆر زۆر باشە نرخەکان زۆر زۆر بەرزە ئەگەر تقریبا دابەزێنرێ وڵی هەموو مەمنونە بین. حکوومەتی هەرێمی کوردستانیش هاوکاریەکی تەواوی ئەو کرێکارانە دەکات بۆ پێدانی ڤیزا بۆ ئەوەی بتوانن بێن بۆ ناوەوەی هەرێمی کوردستان و لە بری ئەوەش هیچ بڕاپارەیەکی تایبەت وەرناگیرێ. ئەوانەی من نییە. شەریکەیەکە ئەو سیستەم ئەلکترۆنی داناوە ئەوە ڕسوماتێکی ڕەمزیە بەنسبەت وەرگرتنی ڤیزەکەی وەک ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە پێدانی ڤیزەکە بڕێکی پارە وەربگرێت نا ئەوە ئیجرعاتێکی ڕۆتینی یاساییە خۆیەکرێ 10,000 وەرەگیرێ وەک ئەویش وەک مامەڵەی شێوازەکەی کە توکە بە شێوازێکی ئەلکترۆنیە فۆرمی بۆ پڕەکرێتەوە ئیجرعاتە یاسایەکەی بۆکرێ بە پێی ڤیزەکە نا بەڵام دواتر ئەوەی کە دێتە فەرمانگەکەمان ڕسومات و غەراماتیان هەیە بەڵێ بەپێی ئەو خشتەیە کە لە وەزارەتی
داراییەوە ڕوبەڕی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان بە پێی شتێ ئێمە بەڵێ ڕسومات و غەرامات دانراوە و وەریانەگرین. بابەتێکی دیکە کە شیاوی ئاماژە بۆکردنە ئەوەیەکە لە زۆربەی وڵاتان زۆرترین کێشە و تاوان لەلایەن کەسانی بیانیەوە ئەنجام دەدرێ، بەڵام ئەوەی لە کوردستان دەگوزەرێ تەواو بە پێچەوانەوەیە و جێگای خۆشحاڵیشە کە ئەو کرێکارانە تا ئێستا کەمترین کێشەیان هەبووە. ئەوانش ئەو فۆرمانش پڕ دەکەن و لەوێن دەرێ هەر یەکە ڕسمی کچەکەی لێ دەداتنەوە. بە پێوەی کە ئەیبیستین لە وڵاتی عەرەبی و عەرەبی و ئەوانە کە چۆن تەعامل لەگەڵ کرێکار و لەگەڵ خزمەتکار ئەکرێ، ئێمە ئەو کێشەیەمان نەبووە ئەلحەمدولە بەو شێوازە. بەعەکسەوە یعنی ئێمە هەستمان کردووە کە خۆیانیش کە نیپالی و ئەندەنووسی زۆربەیان ڕووەکەنە هەرێمی کوردستان، چونکە ئەزانن خەڵکی ئێمە خەڵکێکی زۆر بەڕەحمن دڵگەورن، بە چاوی خزمەتکار و کرێکار سەیریان ناکەن و هەمویان وەکو چاوی بە منداڵی خۆیان تەماشایان ئەکەن، بۆیە ئەوان زیاتر یعنی داوا ئەکەن کە بێن لێرە ئیش بکەن. من پێش چەند ڕۆژێک شتێکم بیست کە لە سعودیا ئەسڵەن پێم وایە قەدەغە کراوە، یعنی نازم تاتن کە یعنی کەسێکی سعودی خۆی بیستم ئەم قسەیە منع کراوە کە ئیتر ئافرەتی ئەندەنووسی بڕۆنە ئەوێ ئیش بکەن، چونکە زۆر شتیان لێکرێت تەعەدایان لێکرێ، لیان ئەدرێنانیان پێ نادرێ، یعنی وەکو بەشەر تەعاملیان لەگەڵ ناکەن، بۆیە هین ئێمە وانیە لێرە. خۆ دەزانی لە نەتیجە ئیشکردن بە بەردەوام خۆ دەزانی کێشە دروست بێ. ئێمە جاری وا هەبووە کێشەی وا هەبووە ئەوەی کە بەپی یاسا ڤیزەکەی پێدراوە دێتە هەرێمی کوردستان، بەڵام جاری وا هەبووە ئەو کەسانە ڤیزەکە دەچێت بۆ وڵاتێکی تر بە نایاسایی یا ڕێگەی قاچاغەگرێتە بەر یا ئێوێ لێرە کارێکی نایاسایی ئەنجام بدرات بەوەی کە تەعهودی داوە لێرە بۆچ مەبەستێک دێت و دواتر نابێت، دواتر ئەوە ڕێکارە یاسایەکەی بە پێی یاسایە توانین مامەڵە لەگەڵ هەم لەگەڵ کەسەکە خۆی هەم لەگەڵ کۆمپانیاکە بکەین. بۆیە بە تەئکید ئەم مۆڵەتانی کە بە کۆمپانیاکان دراوە و ئەم کۆمەڵە ئیجرعاتە کراوە بۆ ڕێگری بێت لەوەی کە کەمترین کێشە ڕووبدات و ئەو خەڵکانی کە دێنە هەرێمی کوردستان تووشی کێشەی یاسایی نەبن، تووشی زەرەرۆمەند نەبن، بۆیە کاتێک کە هەر کەسێک دێتە هەرێمی کوردستان ئێمە وەک حکوومەتی هەرێمی کوردستان پابندین بە سەلامەتی سەر و ماڵیان، بۆیە ئەو کەسە ئێمە ئاماد ڕازی نابین بە هیچ شێوەیە کەسێکی بیانی بێتە هەرێمی کوردستان ئێستەقلال بکرێ یا بە حاڵەتێکی وە ئەو کارێکی نایاسایی بکات خارج و کاتە بەپێی دادگا و یاساکان ئێمە تەعامل لەگەڵەکەین. کوردستان دەرێ ئەمڕۆزها مە ئەورولاپنی بۆنە زۆربەی هاوڵاتیانی نیپالی ئەگەر بۆیان بڕخسێ حەز دەکەن بێن بۆ کوردستان کار بکەن. لێرە زۆر دڵخۆشیشین بە سۆز و بەزەی و مامەڵەکردنی خەڵکی کوردستان لەگەڵ ئێمە. ئەنی یاکەمان چربوونی دەرێ ئەمڕۆزان ئەفنە چۆری ئۆرجستە وا لە لایەکی ترەوە ئەوەی جێگای دڵخۆشی و خۆشگوزەرانی ئەم کرێکارە بیانیانەیە ئەوەیە بایەخی دراوی ئەمریکی و عراقی بە بەراورد لەگەڵ وڵاتەکانیان بە تەواوی لە بەرژەوەندی ئەواندایە. ئەوان بەو بڕاپارەی کەوەری دەگرن بە گوێرەی ئەو گرێبەستەی ئەنجامیان داوە بۆ ماوەی 2 ساڵ دەتوانن دواتر دوای گەڕانەوەیان بۆ وڵاتانی خۆیان زۆر بە خۆشی و خۆشگوزەرانیەوە بەو پارەیە بژین. مثلا ئەو پارەی کە لێرە وەری ئەگرن بۆ وڵاتی ئەوان یعنی ڕێژێکی یەکجار زۆرە بۆ ئەوان استفادێکی یەکجار زۆری لێ ئەەکەن، یعنی 2 ساڵ ئیشەکەت ئەتوانێت عرزێک بۆ خۆی بکرێت، 2 ساڵ ئیشەکەت ئەتوانێت ئیشێکی باش بۆ خۆی بکات لەوێ مەسەڵەن مەشروعێکی گەورە دروست بکە، بۆیە بۆ ئەم ئیشکردن لێرە بۆ ئەو باشترەکە لەوەی مەسەڵەن لە وڵاتەکەی خۆی ببینێت، چکە لە وڵاتی خۆی ئیش نییە. زۆرترین تەڵەب لەسەر نیپالی و ئەندەنووسیە لەبەر ئەوەی بە حکمی ئەوەی کە مەسەڵەن ئەندەنووسیەکان ئیسلامن و خەڵکی ئێمە تۆزێک لە ڕووی دین و بڵێن ئەوانە کە پێیان خۆشە بە قسەی هەندێک کوردەواری ئەڵێ وەڵاهی نانی دەستی حرامە و حەڵاڵە ئەو نوع عشتانە بەکاردێنن، ئیتر زۆربەی ئافرەتەکان دێڵێ وەڵاهی دایکم نایەوێت لە بەرەوەی ئیسلام بێ دەنا بۆ ئیشکردن، یعنی تااقەت و قووەت و ئەوانیان یعنی ئەو دوو وڵاتە زۆر یعنی خەڵک داواکە.
هنا يعني أحسن بۆ نمونە بۆ بڕەپارەی کە ئێمە لەمەوەی 2 ساڵی کارکردن دەستمان دەکەوێت لە کوردستان دەتوانین بەشێکی زۆری پێداویستەکانی ژیانمان لە وڵاتەکەی خۆمان پێدابین بکەین. आफ्नो छोरी जस्तो لەگەڵەوەی هەلی کارکردن بۆ ئێمە زۆرە لە کوردستان پارەکەش بۆ ئێمە زۆر بەنرخە چونکە کاتێک ئەو پارەیە دەگەڕێنینەوە وڵاتی نیپال لەوێ دەتوانین زۆر شتی پێ بکەین و ژیانمانی پێدابین بکەین. ئێمە گرێبەستەکە خۆی قانونیان ئێمە 2 ساڵە گرێبەستیان لەگەڵەکەین لەگەڵ ماڵەکە طبعاً ئەو کرێکارەش ئاگادارەکرێتەوە کە 2 ساڵ دەبێت لەو ماڵە ئیش بکەی لەم 2 ساڵە ئەگەر هاتوو ئەم کرێکارە هێشتا پێی خۆش بوو لەو ماڵە ئیش بکە بەردەوام بێ مەسەڵەن ساڵێک دوان ئەمە یعنی زۆر ئازادی خۆیەتی و هیچ کێشەیەکمان نابێت لەسەر ئەوە ئێمە ئەو شتانی کە پێویستە کات وەکو ئەوراق و ئەوەلیاتی شەریکە کە دیسان ئیقامی بۆ تازە بکرێتەوە دەیدەینێت و هیچ پارێک و ڕسوماتێکیش لەسەر ماڵەکە ناکەوێت وەکو یەکەم جار کە وەرەگیرێت بەخۆی یەک کرێکاریش بێت حتما جێ کرێکارێک دەگرێتەوە یەک کرێکار جاوە ئەگەر کرێکاریش زۆر بێ حتما تەئسیری و کاریگەری خۆی دەبێتن بەڵام ئەوەی ئەمە بەڕاستی تێبینیەکەین لە مەسئلەی کرێکاری بیانی کە دێتە هەرێمی کوردستان بەڕاستی 2 جۆرە کرێکار دێنە هەرێمی کوردستان بەشێکیان ئەوانن کە لەناو ماڵان کارەکەیان بەشی هەرە زوریانن کە خەلکی ئێرە بەڕاستی بە هیچ شێوەیەک ئامادە نییە و کارە بکات خەلکی هاونەشتمانی خۆمان بەشێکیان زۆربەیان ئەوانن کەوا دێن بۆ ئیشی خاوێنکردنەوە جا ئەگەر لە فندقی کار بکاتن ئیشی خاوێنکردنەوەی پێدەکرێت ئەگەر لە پرۆژەیە کار بکات هەم ئیشی خاوێنکردنەوەی پێدەکات ئەگەر لە شارەوانیەکان لەگەل خاوێنکردنەوە کارەکەن لە نەخۆشخانەکان یعنی زۆربەی هەرە زۆری کرێکاری بیانی کە لە هەرێمی کوردستانە کارەکاتن ناریم 100% بەڵانەوەلەوانەیە 180 تاکو 190 ئیشی خاوێنکردنەوە و ئەو ئیشانە دەکەن کە خەلکی مە ئەو ئیشێ ناکاتن.